بێگومان پاشە ڕۆژ بۆ ئێمەی موسڵمانە ئەگەر لەسەر ئیسلامەتی بمری خوای گەورە بەرداوامان کە یا ڕەبی. ئیماندار پاشە ڕۆژی ڕون و ئاشکرایە کە چەندێ خۆشە. بێدینەکان و زاڵمەکان و خوێن ڕێشەکان و مجریمەکان قیامەتیان ڕون و ئاشکرایە ئەگەر تۆبە نەکەن و نەگەڕێنەوە لای خوا. بۆیە زۆر بە ئازارە قیامەتیان. کاتێک کە دەمرن تەماشاکە چیان بەسرادی. خوای گەورە دەفەرمێ لا تفتح لهم أبواب السماء ولا يدخلون الجنة حتى يلج الجمل في سم الخياط وكذلك نجزي المجرمين. خوای گەورە دەفەرمێ کاتێک کە دەمرن ڕۆحەکەیان زۆر پیسە، دەرگای ئاسمانیان بۆ ناکرێتەوە ڕۆحەکەیان پێشوازی لێ بکرێ، بەڵام ئیماندار دەرگای حەوت ئاسمانی بۆ دەکرێتەوە ڕۆحەکەی دەچێتە خزمەتی خوای گەورە. با ئەوان بیکوژن. ئیماندارە ڕۆحی حەوت دەرگای ئاسمانی بۆ دەکرێتەوە، ڕۆحە پیسەکەی ئەمانیش دەرگای ئاسمانی یەکەمیشی لێ ناکرێتەوە، پێشوازیشی لێ ناکرێ. کاتێک کە دەمرن لەگەڵ ئەوەشا خوای گەورە دەفەرمێ ناڕۆنە بەهەشتەوە زاڵمەکان و مجریمەکان و بێدینەکان خوێن ڕێژەکان هەتاکو شتێک ڕوونەدا. دوو معنای هەیە، حتا یەلیج الجەمەل فی سەم الخیاط. دوو معنای هەیە. معنای یەکەم واتە هەتا هوشتر لە کونی دەرزیوە لێرە و نەڕوا لێوە دەرنەچێ. شتیوە مەحاڵە، مستەحیلە حوشتر لە کونی دەرزیوە دەربچێ. حوشتر ڕاتە کونی دەرزیەوە ئەم دەرزێکە تۆ درومانی پێکەی ناڕوات. دا ئەوانش ناڕۆنە بەهەشتەوە، زاڵمەکان و بێدینەکان و مجریمەکان و خوێن ڕێشەکان هەتاکو وشتر نەڕواتە کونی دەرزیەوە. ئەمە یەکێ لە معناکانی. یەکی تر معنای جەمەل، معناکانی هەندێک زانایان دەفەرمون جەمەل واتە جاران حەبل هەبوو، حەبلێکی زۆر بە قووەت و بەهێز و ئەستور هەبوو کەشتیان پێدەبەستەوە. هەتاوکو ئەو حەبلە قەویە و ئەستورە نەڕواتە کونی دەرزیەوە، ناڕوات. بەندێک ناڕواتە کونی دەرزیەوە، بەند نەک حەبلێکی ئەستورێک کە کەشتی پێ ببەسیتەوە. ئێستا زنجیرە جاران حەبلی بە قووەت و بەهێز هەبوو، هەتاکو ئەو حەبلە بەهێزە نەڕواتە کونی دەرزیەوە لەو دیوە دەرنەچێ، مەجریمەکان و زاڵمەکان و بێدینەکان و خوێن ڕێژەکان ناچنە بەهەشتەوە. ئەمە دڵی ئێمە فێنک دەکاتەوە، دڵی ئێمە خۆش دەکا ئەوەی کە زڵمان لێ دەکا و لە هەموو وڵاتێک لێمان دەکوژن، خەڵکمان تێبەرەدەن، دڵنیا بە ڕۆژێک دێت بۆنی بەهەشت ناکەن. حتا الحەمدولله ئەوە سەرنجامی دوژمنانی ئەم دینەیە. سەرنجامی موسڵمانان ڕون و ئاشکرایە چەندێ خۆشە، ئەویش سەرنجامی بێدینەکان و دوژمنانی ئەم ئاینە پیرۆزەیە.